ئێوە لە زانکۆیەک خوێندن تەواوکەن کە دەکرێت بە فەخر و شانازیەوە باسی بکەین لێرە کە سەرباری فرانچایزی UITM و UTM بە کواڵەتی و ستانداردەکانی وڵاتی خۆشمان زانکۆکەتان درێغی نەکرد، حکوومەتەکەتان درێغی نەکرد، وەروەها وەزارەتیش بە ئەرکی سەرشانی خۆی زانی بۆ ئەوەی هەرچی دەعمی هەیە بیگەێنێت بە ئەم زانکۆیە بۆیە بتوانێت ئەو کواڵیتیانەی کە ئەمانەوێ، ئەو سکیڵ و کارامەیی کە ئەمانەوێ، ئەو کارسازیانەی کە ئەمانەوێ نیشتیمانی ئێمە پێویستێتی پێکەوە هەماهنگ هاوکار بین بۆ دەستەبەرکردنی ئەو توانا و کەفاعەتانە. ئەمڕۆ لەم مناسبەتدا ئەوەی زۆر شایانی ئەوەیە کە پیرۆزبایی لێ بکەم و سوپاسی بکەم کەس و کار و دایک و باوکتانن، ئەو فریشتە فریاد ڕسانەی کە هەموو مەلەزاتی حیاتیان لەنا ئەو هەموو ئاڵنگاری و قەیران و نەبوونیە خستەلاوە و بەشی زۆری داهات و دارایی خۆیان خستە خزمەتی سەرکەوتنتان، بۆیە لە دڵەوە پیرۆزبایی لەوانش دەکەم. ئێمە کە دەستمان پێکرد لە وەزارەتی خوێندنی باڵا ڕەنگە ئەو کاتیەوە بەشێکتان لە فاوندیشن بوو بێتون و هێشتاکە نەبوون بە خاوەنێم کەمپەسە قەشەنگە لە دامێنی چیای ئەزمەڕ و گۆژەی سەربەرزە لەناو شارە حیاتەکە. ئێستا زانکۆکەتان یەکە لە مەعالیمە هەرە باشەکانی وڵاتەکەمان و سلێمانیش، بۆیە جێگەی خۆیەتی ئەو مەسئولێتە بە بیرتان بێنمەوە ئێوە کە یەکەمین گرۆپی دەرچووی ئەم زانکۆیەن مەسئولێتان زۆر زۆر گەورە و گرانە. هەم خەڵکی کوردستان چاوەڕێی لەتان هەیە لە ڕێگەی ئەم پۆلەوە باشتر حەقیقەت و ماهیەت و ناوەڕۆکی زانکۆکەتان بناسێ، هەم چاوەڕێ ئەوشتان لێکە لەم زانکۆ بەم کواڵەتێکە ئێوە پێگەشتن خزمەتی باشتری بکەن. دەبێت سەرمایەدار و خوا پێداوە بەڕێزەکانی ئێمە دوو تێز لە یەک جیا بکەنەوە، هەندێکیان بزنس دەکەن، هەندێکشیان بزنسمانن. ئێمە دەعمی بزنسمانەکان دەکەین، ئەو جێنتەڵمانانەی کە ئەتوانن خزمەتی نیشتیمانی خۆیان بکەن. وەزارەتی خوێندنی باڵا بە ئەرکی خۆی ئەزانێ هەموو توانەکانی بخاتە خزمەتی ئەو بەڕێزانەی کە دێن لە سوچێکەوە، لە قوژبنێکەوە، لە مەجالێکەوە خزمەت بە ئایندەی پەرەپێدان و دروستکردنی نیشتیمان سازی خۆمانە دەر. هەموو کۆمەلگایەک لە دنیا بەرهەمی زانکۆکانە. لە زانکۆکان باش بین کۆمەلگایەکی باشمان دەبێت. خوا نەخوازە لە زانکۆکان کەم تەرخەمی بکەین، بێگومانن لەوەی ناتوانین دڵنیا بین لەوەی کە ئایندەی وڵاتی ئێمە باشترە بێ. بۆ هیوادارم لەناو ئەو ئاڵنگاری و قەیرانیانە بتوانین ئەو ئامانجانە تەحقیق بکەین کە وڵاتی ئێمە پێویستی پێیەتی بە هەمومانەوە بتوانین خزمەتی بکەین و بیگەینە کەنارێکی ئارامتر لەو مشاکلانش کە ئێستا هەمانە دەرباز بین، بکەینە سەر کەڵکەڵەی چۆن بتوانین ئەو هەموو پۆلە خوێندکار و قوتابیانە ئێمە کە دەرەچن لە وڵاتی خۆمانە دەرفەتی کاریان بۆ بدۆزینەوە.